باشە هیوادارم کە هەموو شتێک باش بێت. ئەم شەو هەر لێرەوە سێ زانیاریتان پێڵێم. ئازیزان و خۆشەویستانی من بەخێر بن سەرچاو هەموو لایەک. ئەو لێرەوە ها کەسایی ڕێکۆردێکە دوای بۆ فەیسبوک میوەلێشەوە سێ هەواڵتان پێڵێم و بەجێتان هێڵم. هیوادارم لە دواییە هەر کەس ویستی ئەتوانێت دوایی گوێی لێ بگرێتەوە. یەکەم هەواڵ ئەمەیە کە پێتان بڵێم واتە زانیاری دروست دەقیق بێ ئەملاوە ئەولاو بێ مناقەشە کە لە چاوی هەموو میدیاوشەکان شاراوەتەوە. ئەوانتان پێڵێم. یەکەمیان گروپێک لەلایەن ئاسایشەوە دەستگیر کراون ئاسایشی سلێمانی کە کاریان بۆ میتی تورکیا کردووە. دژی کوردانی باکوور ڕۆژئاوا گریلاکانی پەکەکە و پێیەتە کە پێک هاتوون لەم کەسانە. یەکەم تاهیر ناسراو بە تایارە ڕەش مەفەوەزی ئاسایشی عەربەت پێم وایە خانەنشینە بەڵام مەفەوەزی ئاسایشی عەربەت بووە. خەلیل ناسراو بە خەلیل گرێزەیی ئەوە ناسراوە با بڵێن پلەکەی نەقیبە لە هێزەکانی هەفتە. کەسێکی تریش کە بەختیاری ناوە ناساوە بە بەختیارە لات جامە لات بازاڕە کە پێشتر بەرپرسی دەستەی نەزاهەی عێراق بووە لە ناو پارتی پلەی لیوای هەیە. ئەم یەکیان ڕای کردووە ڕۆیشتۆ بۆ هەولێر هەتا ئێستا نەگیراوە. دیارە ئیشی بۆ پاراستن و میت و ئەمانە کردو. ئەو دوانێکیان گیراون. ئەمانە گروپێکن کە ئیشیان بۆ میت کردووە تا ئێستا لە سنووری شای سلێمانی حەوت کردەوەی ترۆریان ئەنجام داوە و بەسەرێنە ساخ بۆتەوە دژی گریلا و کوردەکانی باکوور و ڕۆژئاوا. تاکو ئێستا سێ جار لۆگەیشتیان بە درۆنی تووشیە داویانە بە درۆنیەکانی تووشیە. لەوانە بە ئامانجگرتنی فڕۆکەخانەی عەربەت کە هەمومان لە بیرمانەیە کە چەندین کەس تێدا تیرۆر کران و شەید کران کوژان کارە ساتێکی ئەوەنە گەورە بوو کە هەموو کوردی ناوچەکە زانی و لە کاتی خۆیدا بەندەیش بە لایف باسی ئەو شتێک کرد کە لە عەربەت ڕوویدا و شتەکە دوایی بەجێ جۆرەکان ئەوە کرا بەڵام بەرحاڵ ئەمانە کردویانە. واتە ئەو کردەوەی لەن ئەمانەوە ئەنجام درراوە. شەیدکردنی دوو ڕۆژنامە نووس ئەگەر لە بیرتان بێ کە لە سێ سایەق شەید کران هەر ئەمانە کردویانە. شەیدکردنی کادرێکی تری گریلا لە شاخی گۆیژە یان لە ئەزمەڕ بوو ئەوشم هەر لە بیرە و ئێوەش لە بیرتانە ئەوەش هەر بە فیتی ئەمانە تیرۆر کراوە. ئەمانە لەلایەن ئاسایشی سلێمانی دەستگیر کراون دانیە ناوە بە تاوانەکانیانە و وەکووتم لەناو مۆبایلەکانە هەموو شتێک گیراوە کە چۆن نادێنە بۆ تورکیا و بۆ درۆنی تورکیا و ئەم بابەتانە لەناو مۆبایلەکانە هەموو ئەمانە گیراون. بەڵام تا ئێستا ئەو کەسیان کە باسم کرد نەگیراوە کە پارتیە و ئێستا خاوەنی گەورەترین هوتێل و ڕێستۆراندا لە شاری غازی ئەنتابی تورکیا هەر بەکردەوە خائینە و بە دزی و بەمانە ئەو پارەی پێیا کردو ئەوانی کردووە. ئەمە ئەوەی یەکەم بوو کە هیوادارم کە توانی بێتم زانیاریەکە بە دروستی بگەێنم بە میدیا بۆی هەمووتان بزانن و هیواداریشم کە ئاسایشی سلێمانی و دادوەر ڕێ یاسای خۆی گرێتە بەر و ئەمانە نەچن دیزە بە دەرخۆنەکەن کەیسەکانیان بەڕاستی من لەبەر ئەوە نەبووە بڵاوم نەکردەوە نەچن سبێنێ بڕۆن سڵح و سەڵحکاری و ئازادیان کەن چونکە ئەم کەسانن تاوانیان ئەنجام داوە و خیانەتی نیشیمێنێتەوە یان کردەوە ڕاستی. ئەمە یەکەم. دووهەم دوێنێ شەو لە عەزیزاوای لای سلێمانی نزیکی بەکرەجەوە مەفتونی تۆ موشێوە تەمبیر کەوتەوە لە باخەکەی سامانی کۆمپانیای ساوس کوردستان. شێخ دلێر، شێخ جەعفەر، شێخ ئەحمەدی نۆکان، نۆزانی کوڕی شێخ جەعفەر هەرچی شێخێ لەوێ جا بە درێژایی مێژووی کورد عەزیزان بەس شێخ و وەڵا زیاتر شێخ بەخوا شێخ و دەرەبەگ و ئاغا میلەتی ئەمریتی ئێمان دڵشکاندووە. هەمیشە ئەمانە بوون بەڕاستی باش نییە. ئەمانە هەمویان لەو باخابن چونکە ئەمانە هەمویان شەریکە پارن شەریکە کاسبی توجارەت و شەریکە دزی و شەریکە ئەمانن بەیەکەوە ئەمان لەو باخا ئەبن. ئەم گروپە وەکو حودوان هەموو کورد ئایان ناسێ بەڕاستی باش نییە. ئیتر لەو شەوە لە دوێشە لێ خواردویانێتەوە و قوماریان کردووە و ئەلم بابەتانە ئەم گروپە پاسەوانەکانیان لە دەرەوە ئەبێ بە شەڕیان هەر لە دەروی باخەکە باڵێ. پاسەوانێکی سامان کوژراوە ناوی ئەسکەندەرە چەمچەماڵیە. ئەوە وێنەکەیەتی ئازیزانی ئارام ئەحمەد ئەوە وێنەکەیەتی بەداخەوەکە دوێنێ شەو شەید کراوە و خەڵکی چەمچەماڵە و پاسەوانی سامان بووە.
پاسەوانێکی شێخ دلێر 4 فیشێکی پێوەیە لە نەخۆشخانە لە ژێر چاودێری چڕدایە ئێستا. پرسەکەی ئەسکەندەر ئەمڕۆ لە چەمچەماڵ لە ژێر خێمەیە بووە نیان بردو بۆ مزگەوت ئەیانێ باجۆری بە کەشف نەبێ هەموو عالەم نەزانێ. بەڵام من پێم زانی ئەوتەن بڵاوێکەمەوە لە دوێشەوە ئەمە ڕووی داوە ئیعلام بە هیچ جۆرە باسی نەکردو شادوێتیەوە. هەتیوێکی زیقن هەیە لە KNN جا هەر بە پارەی ئیشەکە بەڕاستی ئەڵێ سنووخە ئیلا بێ پارەی تێ بکەی ئینجا ئەتوانێ ها پاکینەکان هەیە لە ئەوروپای پارەی تێکی پاکەت وێ ئااتێ شیرینجاتی ئاوتیاتی ئەوژۆکو پاکەت وایە بەڕاستی. ئەم هەتیوە زیقنە ساڵانێکە بە پارەی ئیشەکە هاتووە ئەوێت ڕووداوەکە لە شێخ دلێر و شێخ جعفەر دوور بخاتەوە تەنها ئەڵێ ڕاستە ڕووداوەکە ڕوویاوە بەڵام پاسەوانەکانی سامان لە ناو خوانەوە بە شەڕیان تابان ئەمە درۆکە ساختەیە بەڕاستی هەرچی شێخ دلێریشە ڕوونکردنەوەیشیاوە شێخ دلێر لە ڕوونکردنەوەکەیە ئەڵێ تابان ئەمیش درۆکە ئەڵێ من پاسەوانم نییە و پاسەوانی من نەبوو من هەر پاسەوانی بەڵام درۆکە ئەویش پاسەوانی هەوە پاسەوانی ئەو بوو. باش نییە هەردوو پاسەوانی سامان و شێخ دلێر بۆتە شەڕیان و یەکیان ئاوە کە لە پاشە کردووە یەکیان کوژراوە یەکێکیشیان 4 فیشێکی بەرکەوتۆ لە خەسەخانەیە نازانین هیواداین کە نەمبریا چێ بێ مناڵە فەقیر و دوای ئەم ساختەشیانە کەوتووە بەڵام بە هەر حاڵ ئەمەیە بۆیە ڕوونکردنەوەکە شێخ دلێریش بە تەواوی مانای درۆیە و ساختەکارانەیە. من قرار بوو دوو بروسکە زەنەریتان بەمێ بەڵام یەک شتی تیشتان بۆ بڵاوەکەمەوە لە سێمە اینجا بەجێتانی هەڵم خۆشەویستان. علي حمد صالح لو والله هنا لو والله او كرانا وشيا هوشيار عبد الرحمن هنا او بهنا وكشي بطاوتي وخوي بيشان تام هيرج عبد الرحمن مشيكي بلاو كلتو عليه تو من نبدو بو امريكا ومن خمروشون بو امريكا وتو هيك نكدو عالم بابتانا من سيبل قنامم لله عزاني ارام احمد ده والله قسكاني علي حمد صالح هسه بەڵگەنامەکە ڕسمین با بڵێن هیچ تکت و هەر هەموو شتێک $750 بۆ کورسی علی حەمەد لە کۆنفرانسی دیموکراتەکان کە هێرش پارەکەی داوە 35 وەرەقە تکتی تیارەکەیە کە هێرش پارەکەی یاوە 40 وەرەقەی هوتێل کە هێرش پارەکەی یاوە 15 ڕۆژیش لە ماڵی هێرش بووە. ئەمە هەسێ بەڵگەکە خۆشەویستانی ئارام ئەحمەد کەیتر ئەوە کەس ناتوانێت بەڵگەکان ئەوە بکاتەوە چۆن پێ بێ ئەوە بەڵگەکان ئازیزان ناوی هێرشی دەسەرە و بەڵگەکان هەمووتان ئەیبینن ئەمە یەکەمیان ئەمەش دووهەمیانە ڕەنگە کاڵ بێ بەڵام هەوڵە دەم لەگەڵ نووسینەکە بڵاوی کەمەوە بۆی بزانن کە علی بەڕاستی درۆزنە با بڵێن بەڵگەکان لە لای من هەیە ئەمەش بەڵگەی سێهەمیانە خۆشەویستان کە $1991 ئەوش بەڵگەی سێهەمیانە بە بەڵگەوە یعنی بەبێ ئەوەی کە خوانە خواسە بمانوێت لە علی بدێنیا حاڵی حسابێ ئەمە هەستە بەڵگەکەیە کە هەموو ئەو مەستەفانە هێرش عەبدوڕەحمان کردوێتی و ئەو علی حەمەد ساڵحی بردووە بۆ ئەمریکا و ئەو پارەی کورسی دانیشتنەکەیشی یاوە و هەموو شتێک بە بەڵگە هەستێ بەڵگەکە تکت و هەموو شتەکان و ئوتێل و ئەمانە هەموو ێستا حسابی هێرش بووە جگە لەوەی کە لە سێمانیش دایما علی لە پێشی سیارەکە بۆ خۆی دانیشتون ئەم لەولایان کرد. ئەوە ئەو سێ زانیاریە بوو کە هیوادارم ئیسفادەی هەبوو بێ بۆ هەموو لایەک و هیوادارم کە بڵاوی کەنەوە زانیاری بەتایبەتی یەکەم و دووهەم کە زۆر گرنگە ئەو گروپە ترۆریستیەکە گیراون و ئەوەی دوێنێ شەوی جەماعەتی شێخ دلێر و شێخ جعفەر و سامان و ئەمانش کە ناوخۆیانە حیمایەکان بۆ بە شەڕیان نوێشە کوژراوێکیش بریندار بووە. منیتر بە خواتان سپێرم ئازیزانی ئارام ئەحمەد خواتان لەگەڵ خۆشەویستیم بۆ هەموو لایەکەیە بەخێرچن.